وەک دەزانن چۆری جگەر لە زۆربەی کۆمەڵگەکانە زۆر بڵاوە لە کۆمەڵگەی خۆشمانە بڵاو بەڕادەیەک لە سەدا چلی زۆربەی کۆمەڵگەکان چۆری جگەریان هەیە. چۆری جگەر دوو جۆری سەرەکی هەیە بە پێی جۆرەکانی ئەتوانی چارەسەرەکەی دیاری بکەین. جۆرێکیان ئەوەیە کە تەنها نەخۆشەکەمان چۆری سەرجگەری هەیە، هەوکردنی جگەری نییە، ڕیشاڵبوونی نییە، ئەمە تەنها بە داوەزانی وەزنی بە ڕێژەی لە ١٠٧ بۆ 10 یاخود وەرزشکردن یان ڕژێمێکی تەندروست لە خواردن ئەتوانێت چارەسەری ئەم جۆرە بکات. جۆرێکی ترمان کە چۆریەکە قۆناغێکی پێشکەوتوی بڕیوە، ئیلتیهابی جگەری دروست کردووە، بە ڕیشاڵبوونی دروست کردووە، ئەمەیان تەنها وەزن دابەزاندن، تەنها کەمکردنەوەی کالۆری و چۆری پێویست نییە و تەنها وەرزشکردن پێویست نییە. ناچار ئەبین کۆمەڵی عیلاجی تایبەتی بینێ و ناچار ئەبین بەردەوام بە وردی متابعی بکەین بۆ پێویستە چارەسەر وەربگرێت، چونکە ئەم قۆناغی کە بڕیوێتی ڕیشاڵبوون ڕوویاوە، ئیلتیهاب ڕوویاوە، قۆناغی دواتر قۆناغی بەمەمبوونی جگەرە و لە دوای بەمەمبوونی جگەر کە جگەر لە ئیشەکەوێ قۆناغی مەترسی شێرپەنجەی جگەرمان هەیە و هەروەها ئەوانەی چۆری جگەریان هەیە ئێمە وەکو پەنجەرەیەک لی ئەڕوانین کە لەم پەنجەرەوە ئەتوانین بڵێن مەترسیدارن بۆ ئەوەی نەخۆشی دڵیشیان هەبێ. لەبەر ئەوە چۆری جگەر پێویستە بە هەند وەربگیرێ، پێویستە چارەسەری پێویستی بۆ وەربگیرێت. سمارت وەرچەرخانە.